ئەوە باسێکی نەمەوێت دکتۆر جیاوە لەگەڵ دکتۆرە لەسەر ئەم تەوەرە باسیەوەمانە کرد کە زۆر جار هەندێک حاڵەت هەیە ڕووداد لە کاتی نەشتەرگەریە تەمەن بەدەست خوایە، یعنی هەمیشاڵە کە کاتە تەواو بوو ئیتر ئەو کاتە لەسەر تراکتۆر بی، لەناو ئۆتۆمبیل بی، لەناو فڕۆکە بی، لەناو جێگابی، لە هەر شوێنێکابی کاتە تەواو بووە. وات زۆر جار حاڵەتەکان وایە تەمەنی مرۆڤێک تا ئەو شوێنەیە کە لە نێو نەشتەرگەریەکدا نەشتەرگەریەکی بۆ کرێ و ئیتر یان ئەوە تا ماکەکانی ئەوەندە قوڵ بۆتەوە لەسەری تەمەنیش بەدەست خوای و لەوێدا کۆتایی بە ژیانی دێ سوچی پزیشکەکە نییە، واتە خەتای پزیشکەکە نییە کە هەندێک حاڵەت ڕۆدا لە دەگەڵ دکتۆرە باسییان بابەتانەمان کرد کە بە چڕوپڕیش باسیەکەین. زۆر جار ئەوتی بەشێک لە جوێنەدان بە پێش نەشتەرگەری واکان لە ناو نەشتەرگەری ئەم حاڵەتانە ڕوودان. لەبەر باسی ئامادەکاریەکانی چارەخوازەکەین بۆ ئەنجامدانی نەشتەرگەری پێش نەشتەرگەری چی گرنگە؟ ئەگەر سۆنەرێ بکەی یان ئەگەر چوزانم نازۆڕێ بکەی پزیشک پێتەڵێ 12 ساعت هیچ مەخۆ تەنها ئاو بخۆ بۆی بەباشی ببینجێ، ئەمانە ئامێرن بۆی بەباشی بتوانن ناوەی ئێمە ببینن. بۆ نەشتەرگەریش بە هەمان شێوازە ڕەنگە زۆر هۆکاری ترە بە کێمە نەیزانین پێویست ناکە نام بخڕێیان شتێک لەو بابەتانی کە بۆمان دیاریەکەن. بەگشتی ئامادەکارەکان چین چۆن نەخۆش ئامادە کرێ بۆ ژووری نەشتەرگەری، لایەنە ئارێنی و نەرێنیەکانی پێش نەشتەرگەری چین، گرنگی ڕەچاوکردنی باری تەندروستی پێش ئەوەی کە نەشتەرگەری بۆ نەخۆشە بکرێت چەند گرنگە. کەسێکی نەخۆشی درێژخانی تری لەگەڵدایە دەبێت ئامادەکاریەکان بۆ ئەو جیاوازە لە کەسێکی ئاسایی و ساغیان نا هەمووەمانە ئەکەین بە پرسیار و ئاڕاستەی پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر مژدە ئیسماعیل محەممەد ڕەشان دەکەین کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری و قەڵەوی و کۆندامی هەرس و جگەرن. ماشەڵڵا پسپۆڕەکان زۆرن دکتۆر زۆر بەخێربی هەر لە ساغبی هەر تەمەند درێژ بی دکتۆرجا. دکتۆر پێش نەشتەرگەری طبعاً ئێسێمە بە ئام قساکەین، قسەیەکی جوانیش تکروتت ئەم بابەتێکی ئێوە هەڵتەمژاردۆ بە 450 خولەکی اینجا ئەتوانرێت وەکو مەحازەڕە بوترێتەوە و خەڵکێک تێبگایان خوێنکاری بەشەکان تێبگەن. وەڵای مە مەژەمانەوەی لە ماوەیە چەند خولەکەیە زۆرترین زانیاریش لێوەربگری ئینشاءڵڵا. پێش نەشتەرگەری چی گرنگە بۆ چارەخواز؟ یعنی ئەبێت چی بکات؟ ئەو ئامادەکاریانە چی؟ بەڵێ خۆی تەمەن نەشتەرگەری ینی بۆ هەموو ئادەمی زارێک کەوا پێویستی پێوێت چارەخوازەکەیت وەکو پەیوەندیەک وایە، پەیوەندیەکی جەسەدی و ڕۆحی وایە لە بینی ئەو نەخۆشە و ئەو دکتۆرەیە. باڵێ اینجا ئەم پەیوەندیە تۆ چۆن ئەیگەنیتەوەی کەوا بە باشترین نەتیجە بیتە دەرەوە. لەبەرەوە ئەوانەی کە نەشتەرگەریان بۆکەین 3 مەرحەلە زۆر مهمە: پێش عملیات، کاتی عملیات و دوای عملیات. من دایما و هەمووشی وەکو یەک سەیرەکان ئەو سێ قۆناغە باڵێ زۆر مهمە، هەمووی هەر مەرحەلە و لەوانە مهمی خۆی هەیە. خۆماڵ کوڕە خواکە قۆناغی یەکەم بە باشی ڕۆم و قۆناغی تۆم تێپەڕن بە سەلامەتی، قۆناغی سێم زۆر مشکلەی نییە ئاوا بیرەکاتەوە. نەخێر من حتا ئەو خوێندکارانەی کەوا دەرسیان پێڵێن و فێریانەکەین لەگەڵ برادەرەکانی کەمانە پیانەڵین عملیات شتێکی تەکنیکیە، ئیمڕۆ ناسمێنە فێرە بیت بە عادە بە دەورەکە بینیت، بەڵام پێش عملیات چۆن نەخۆشەکەت حازرەکەیت و ئەگەر شتێک ڕوویە دوای عملیات ئەبێت چی بکەیت. پێش عملیات دوو لایانی هەیە، لایانی دکتۆرەکە هەیە و لایانی چارەخوازەکە. دکتۆرەکە چێ و چارەخوازەکە؟ چارەخوازەکە مەسەلەن ئەبێت یەک سقەی بۆ دکتۆرە هەبێت، چی هەیە ناڕەحەتی کەوا هەیە بێ باسی بکات. ئەسلێمە زۆر جارەیە نەخۆشەکەی وڵا لە کاتی پێش عملیات وڵات دکتۆریم شەو جگەرم کێشاوە، ئەی تۆ من جگەرە کێش نیم بێگومان، وڵا آخر باوکم و دایکم لەگەڵا بۆ پێم عیب بووە مەسەلە شتێکی خراپە بێگومان. لەبەرەوە بە ڕاستگۆیەکی تەواو هەبێتەوە ئەو نەخۆشە ئەو چارەخوازەکەیت پێ مامڵێت، نەخۆشی شەکرەی هەیە بێ پێ مامڵێت، واتە هیچ شتێک نەشاریتەوە، هیچ شتێک نابێ بشارێتەوە. حساسێتی هەیە بلەوە پێشتر بۆ نمونە گەر عملیات کرابێ و تووشی ناڕەحەتی بوو بێت، یاخود بڵێ خەوی خراپە، بڵێ دکتۆر خەوم خراپە، یا هەندێکەیە دایمە ئازاری هەیە، مەسەلا حەبی ئازار بەکارهێنێ، مەسەلەوانی کەوا ئەخۆنەوانە ئەبێ بڵێ مەسەلە چەنە خۆمەوە، نەک لە بەردەمی منا بڵێ کەمێتێکی کەم و دوای ڕۆژی عملیات بڵێ وەڵاهی من زۆر زیاتر لەوە خۆمەوە، چونکە ئەمانە هەمووی تەسیری هەیە بۆ کاتی عملیاتەکە و دوای عملیاتەکەش، یاخود بەعزە مداخەوە کەیسەر لەو یانەم حاڵەتانە هەبوو دکتۆر وانە لێتان شاردراوەتەوە، یاخود مەسەر دەرمانی نەخوازراوە بەکارێنی ئەوانەی کەوا مادەی کەوا هۆشبەرەکان ئەوانە بەکارێنێ باسی ناکات. بەس ئەبێ ئەمانە زۆر بە وردی بۆ وەسیکات، چونکە زۆر جار کە نەخۆشەیە ڕاستە لە نەتیجەیەوەی کە خۆی نایزانێ یاخود
پێی نەوتراوە یاخود گوێی نیاوەتێ باسی ناکە بەڵام دکتۆر لێرانەیە واجبەکەی لەسەرەوەی کەوا بیدۆزێتەوانێ ئەگەر نەخۆشیێکی خراپ هەبێت لەو زاتەیە ئەلە جارێکەڵێ ئاسان تەکرە و شەیئون فەهو خێرون لەکم نەخۆشەکەیەتە لای من عەمەلیاتی بۆ بکەم تۆزێ دڵی پەلەپەلەکایە تەمەنەکەی بچیشی نییە تەمەنی 55 ساڵە ئەڵم بڕۆ ئیکۆیەکی دڵم بۆ بکە کاتێک کە چێ ئیکۆەکە ئەو تەماشاگەمە دڵی ناتەواوە تۆ کاتە بێبی بەلای دکتۆری دڵەکە قەستەرەی بۆ بکات زۆر نەخۆشەڵێ خۆ من هیچم نییە قەسەرم بۆ چییە بەڵام جاری وایە پێشەوەی کەوا من عەمەلیاتەکەی خۆ بکەم ئەوێ بچێت چارەسەری دڵی بکات و نەخۆشمان هەبووە پێشەوەی کەوا عەمەلیاتی کەین چووە عەمەلیاتی دڵی کردووە ئەجا هاتووە تۆ بۆ لای ئێمە یا ئەو نەشتەرگەری کە تۆ بۆی ئەنجامەدەی پێویستەکە پێش ئەم نەشتەرگەریەکی تر بکە ئینجام بەڵێ نەخۆشەکە یاری ئەوەی بەلاوە سەیرە بەڵام شتێکی سیر نییە چونکە بەڕاستی لە وڵاتی ئێمەیە ئەو زانیاری و ئەو پەروەردەی تەندروستیەکەوا پێویستە بیزانێت نییە هەیە ئەشخاصیان بە پێی کەم و زۆریە بەڵام بە شێوەیەکی گشتی کەمە باری تەندروستی چۆن ئیتیمان بەخۆی بۆ دکتۆر بۆ وایە بۆ چی واین ینی زۆرجار پزیشکەکەش پێمانەڵێ وای ئێمە خۆمان زۆر گوێ ناین ئەم قسانە سەبەبەکەی چییە کەزانی چۆنە ئەوە علاقەی بە کۆمەلگاکە خۆیەوە هەیە ینی ئیشی پزیشکی هەر ئایدی دکتۆر نییە ڕاستە ئەوانە لە قوتابخانەوە دەست پێەکە کەوا فێریانەکەن کەوا جستەی ئادەمیزاد چییە گۆڕانکاریەکان چییە تر ئەو کەسانە کە مەسلەکەیەتە لای ئێمە قسەی بۆکەی زوربەی زۆریان تێگەن دوایەوە ئیحتیمام بەخۆ لای ئێمە ینی بەڕاستیەوەی کام و فترەی کە لە خارج بووم ئەو 12 ساڵە لەوێ نەخۆش ئیحتیمام بەخۆیەیە شتێکی هەبێ خۆی ئیهمال ناکات ئەڵێ بزانم سەبەبی ئەمە چییە یەت ئەو کەسەی کەوا پەیوەندی پێوە هەیە پرسیاری لێک نایگەێنێتە مریشکە ڕەشەکە لە کوردواری خۆمانەوانە لی پیسکە ئینجا بێ بەلای ئەو ئیهمالیە نییە ینی بۆ چکە ئەوان وا بیرەکەنەوانێ ئەڵێ ئێمە یەکجار ئەژین پێویست ئاگامان لە خۆمان بێت تەندروستی خۆمان پارێزین و بزانین ئەو شتێکەوە پێویستمانە لە ژیانە چییە بیکەین ڕاستە هەموو خوا دروستمانەکە خوامان باتەوە بەڵام لایەنە کاتیشە ئەو واجبی ئینسانەکە خۆیەتی کەەوە ئەو ئیحتیمامە بات لەبەرەوە لە ڕێگەیەوە چیەکە ئەخوێنێتەوە پرسیارەکە لەبەرەوە سەقافەیەکی زانیارێکی تەندروستی بە دروستە بێ ئێمە جاری وە بوو کە من لەوێ بووم لە هۆڵندا نەخۆش مناقەشەی کردووە لەگەڵما لەسەر بابەتەکە چکە بۆ چکۆ خوێنیەتەوە لەسەری پێشەوەی بێ بۆ لاوت بۆ خۆی محازەڕێکی وەرگرتەوە بڵێ خۆشبەختانە ئێستا لە شاری ئێمەشە سلێمانی هەندێک نەخۆشێ ئەو زانیاری هەیە هەندێکی زۆر کەمە بەڵام ئەڵێ دکتۆر ئەو ڕێگەیەش هەیە ئەی دکتۆر ئەوە شێ ئەوە شێ تەمەنە بوو ئێمە زۆر خۆشە ڕاست بۆ چکەمانە و کەسەی کە قسەی بۆکەیت تۆ کە پێش عملیات ئەبێ هەندێک خەتەوات هەیە بیکەی بێزگەلەوەی کەوا پرسیاری دەکەی فەسیەکەی نەخۆشیەکەی تەشخیسەکەی ئەبێ بەعدە شتێکەکەی بۆی ڕوونکەیتەوانێ بە تایبەتی بێ بەلایانی کەمەوە ماوەیەکی باشی بیتێ بۆی کەوا بزانێ نەخۆشیەکەی چییە ئەو کەسە زعفاتی ئەو ئیشەی کە تۆ یەکەی چییە بۆ یەکەیت نەک مەسەلە تۆ بڵێ من عملیات سکر بۆڵە دڕم بەڵام دواییەتە دەروانێ ڕیخۆڵی هاتوۆتە دەرەوە ئێ تۆ پێشەوە بێ بە نەخۆشەکە بڵێ ئەوێ بۆی ڕوونکەیتەوانێ چونکە ئێمە وەکو نەخۆش تا نەڵێ ئێمە نابێت دەستکاری بکەین نابێت نەخۆش ئیجبارکەین بۆی کەوا بڵین ئیلا رەبێ عملیاتکەین باشم باسی حاڵاتی مستعجل ناکەین حادیسەی سیارە و قەزای فیشک و تەقەمەنی ئەوانە ئەو حاڵەتانی کە بە شێوەیەکی گشتیەتە لامان لەبەرەوە بێت تۆ زۆر وردەکاری بەو نەخۆشە پیشان بێگە نەخۆشەکە خۆی تێنەگات ئەوێ بە دایکەکە بڵێ باوکەکە یا خۆی کە لەگەڵ یایەتی بێ بۆی ڕوونکەیتەوە و پێشی بڵێ تەنانە دەگەر پرسیارەتە بێ بینوسە بۆی کەوا پێشەوەی نەشەرگەرێکەوە بۆ بکەم ئەوە وەڵامت هەبێت دکتۆر قسەیەکی زۆر جوانە دروژان ینی بابەتێکی زۆر جوان بەڕاستی ئەبێ بە نەخۆشەکە هەموو شتێک بوترێ مافاوەکو مافا بەڵێ هەندێک جارەڵێن نەخۆشەکە نەشتەرگەرەکەشی بۆ کراوە پێی نەوتراوە نەشتەرگەری چیت بۆ کراوە جاران کە سوکارەکەی وتراوە بەڵێ ناخۆ ئێستا بەداخیشەوە لای ئێمەش وایە بەڕاستی لە ئەوروپا شتیوان نییە ئەوەی کەواون بینیوە لە پێشا بە نەخۆشەکە ئەڵێ ینی حاڵات هەبووە شکات کراوە ژنەکە پیاوەکە کە یەک ئایلە بوون ژنەکە و توێتی بۆچی بە پیاوەکەتوان وتووە بە پیاوەکە منتان وتووە یا من نەخۆش هەبوو بۆ نمونە هاتوۆتە تەواوی بینی و مەحادیسەی سیارە بۆ پیاو بووە و توێتی بێ زەحمەت بە هیچ کەسێک مەڵێن تاوەکو ئەو برین وشتم پاکەنەوە چکە نامێ خێزانەکەم مناڵەکانم ئاوایی بمبینن ئەوە مافی نەخۆشە ڕاستە تەمان لای ئێمە بەداخەوە ئەو شتە نییە لای ئێمە شتەکە عکس بۆتەوانێ ئەوەیە کەوا زۆر شتەیە کە تۆ بۆ نەخۆشەکە یەگەی خاصن نەخۆشی خراپەکان نەخۆشی سەرەتان ئەوە یا نابێ بە نەخۆشەکە بوترێ ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە طبعا چکە بێ نەخۆشەکە خۆی بزانێت چکە لەوانەیە و نەخۆشە ڕاستە تۆ ئیلاجی بۆکەی
چارەسەرەکەی مەژغوڵە بی لەگەڵیا بەڵام ئەو نەخۆشە ژیانی تایبەتی خۆی ئەڵێ مەناعیدا بەزێ ئەترسی تووشی و حاڵەتە شۆکە دەرونیە ئابێت ڕەنگە کار لەسەر پێ بڵێن لەسەر ئەم لافاوە زۆرە پێ بڵێن لەسەر شەستێکە لافایەکی زۆرەیە ئەچیت نەخێر خۆتی تێ ناخیت بێگومان بۆچکە ئەزانیت ئەزانی خۆ چۆن پارێزی لێ کە تۆ شتێک نەخۆشیەکەت زانی ئەزانی ژیانی خۆ چۆن بگونجێنی لەگەڵیان چکە بەزی ئاوا تێگەی مەسەل لەوانەیە ئەو زاتە مەسەلەن سەروەتێکی هەبێ حەز کابزانێت چۆنی تەوزیعەکە مەسەلەن ئاواتێتی یاخود ئیلتیزامێکی ئیشەکەی هەیە وەڵا جارێ عەمەلیات ناکەم باویشم تاوەکەم اینجا ئەمانە ینی نەخۆشەکە هەندێک لایانی خۆی هەیە تایبەتمەندە بە خۆیەوە لایوەس بابەتێکی جوانە دکتۆر باست هەیە زۆر کەسەیە پێش مەرکە بگومان مەرگەر بەدەستخوای ئەو باسمان میشە هەمومان لەسەرەوە کۆچین دابشکردنی سەرۆت و سامانە کۆمەڵی بابەت و گری ژیان هەیە پێی خۆشە پێشەوە تا لە ژیانە بێمانە حەلکە تۆ کە ئەم زمینەی بۆ ناڕەخسینی تو لێ شاریتەوە ئەمە و گرفتە قوڵەکاتەوە دوای بۆ مناڵەکانی بێگومان ئێستا ئێمە هەر لە دراسات هەیە لەسەرەوە لە عالەمە یانی کێکی حتا نەخۆشی خراپی هەبێت یەک لە سەرسەی چارەسەرەکەی حاڵەتی نەفسی ئەو زاتەیەک کە مرتاح بێت ئەوی چۆن مرتاح بێت خۆی لەگەڵ خۆیان خودی خۆی و لەگەڵ ئەوەی کە لە چوار دەورێتی باشە لە قۆناغی یەکەم بۆ سێ قۆناغەوانە لە قۆناغی یەکەم چۆن ئەو نەخۆشە مرتاحکرێت دکتۆر ینی لەسەر دکتۆر ئەرکە سەختەکە چییە؟ ئەرگە سەختەکە ئەو شتە سەختەکە ئەوەیەکەوە تۆ تەشخیصی بکەیت تەشخیصی نەخۆش کە تۆ نابێت تەشخیصی نەکەیت و بڵێ بەعادەی سکیڵە دەڕمزانم چی هەیە لە ناوە ئەمە لە دکتۆریا شتی وان نییە ئەبێ بزانی چیەکەی چکە تۆ بێ خطەت هەبێ پلانت هەبێ چنەوە جۆرە عملیاتێکی بۆکەیت بسەر قەڵەوەی گێتە لای من باش زەعیبێ ئەڵێ عملیاتم بۆکەی خۆ منەوێ پێشەوە پێ وڵم ئایا با بڵێن بە شێوەیەکی ئاسانی مەعیدەکە و بۆ ببڕم یاخود ڕێڕەوەکە بگۆڕم خۆ من نابێت کە چوومە ناو سکیوان ئەنجای شەکە بکەم ڕاست لەبەرەوە تێگەشتنی نەخۆش لە نەخۆشیەکەی و شێوەی چارەسەرەکەی ئەوە زۆر زۆر گرنگە نەخۆشەکە خۆی بزانێت چیەتی ئەمە ناحەیەکی نەفسی زۆر استراحەتی یاێ زۆر جار نەخۆشێتە لای ئێمە خاصن لە ئافرەتانە گرەیەکی لەمەم کە هەیە تۆ وازانێت دایمە نەخۆشی خراپە بەس کە تۆ پێڵێ ئەمە نەخۆشی خراپ نییە هیچ ترسن نەبێ و گرەیە بۆ دەرێنین ئەمە ناحەیەکی نەفسی زۆر زۆر مرتاحیەکات تۆ بە دوو ڕیز پێڵێ بەڵام بۆ نەخۆشەکە زۆر زۆر گرنگە ڕابکە لە عملیاتەکە گرنگترێکە بۆ پزیشکیش بێگومانەوە زۆر گرنگ ئەو زمانە وانە تەمەەن بەزەبێت تو کاتی بیتێ بەڵام مهمترین شت چییە پرایڤسی پێڵێن ینی خصوصیەتی ئەو شتە پارێزی نەک دەکەسی لە چواردەور بێت تۆ بە هەر دەی بڵێ بەڵام بەخۆی نەڵیت باش ئەبێ بە نەخۆشەکە خۆی بزانێت نابێت نەخۆشێکی گەلە تەنیشتەوە گوێی لێبێت ئەمە خصوصیەتی ئەمە بۆ نەخۆشیێت درێژخایەنەکان و درمەکان تۆزێک سەختتر بێ لەسەر پزیشکوانیە تاکی چکە مزعفات لە لەشی ئادەمیزاد چییە لە ئازەمیزاد ئالەتێکە لە تەپڵی سەرەوە تا بنی پێ بە یەک وحدە بە یەک یونیت ئیشەکات لەبەرەوە تۆ هەر شوێنێکی ناڕەحەتیە بێت تەسیرەکارە سەرجیسم خۆ ئەوە نییە کەوا تۆ مەسەڵەن لویەکت لێران هەیە بۆ نمونە دەم و چاوە ئەومانایانێت تۆتر دەم و چاو تۆ تاو نە ئەوە لەوانەیە مەسەلەن ئیلتیهابێ بێت تاو بەرزە بێتەوە عیلاجی نەکەی لەوانێ مەسەلە بێ بە جەراعەت و دوومەڵ عیلاجی هەر نەکەی یا تەقی یاخ تووشی تەسەون بخوێن دەکەن بۆ نمونە یا تۆ گرەیەکت هەیە لە غودەی دەرەقیا پەریزادە بە زمانی کوردی ئەمە ئیشەکەی زۆرە تۆ ئەڵێ جاقی چێکەوە گرێ دەرێنین بڵێ باشە بەڵام ئەگەر ئیشەکەی زۆر بوو تۆ زەرباتی دڵی سەریابێ زەرباتی دڵی غێر متۆزمە بێت لەوانەیە لە کاتی عملیات ئەگەر کۆنتترۆل نەبێ دڵ دەوەستێ ڕاست یعنی کۆ تۆمە تۆڵی علاقی ئەمە ئەم گرێی مل علاقی چێ بەسەر دڵەوە کەواتە ئەندامەکانی لەشی ئادەمیزاد هەمووی ڕەبتە بەیەکەوە لە بچووکەوە تا گەورەی لەبەرەوە نەخۆش ئەبێ ئەمانە بزانێت هەر لەبەر ئەوەشە کەوا پێش عملیات ئەو بەڕقەیە کەوا هەیە پێی تۆقیعکرێت لەو مزعفاتانەی کەوا ممکنە تووشی بێت چکە خۆی عالەمە هیچ دکتۆری حەز ناکات نەخۆشەکەی تووشی مزعفات و ئەو شتانەشی کە تووشیە بێ ئەکسپرێس نییە بڵێ ئانقەز وای لێکات چونکە بۆ هەموو دکتۆرە لە عالەمە تەمان لە قەرنی چوارەوە ئەوە هەیە سوێنی ئەوقراتی پێڵێن شتی زۆر تایە کە یەکێک لەو شتانە ئەوەیەکەوا تۆ ئەو کەسەتر هەچ کەسێ بێت لە هەج ڕەگەزێ بێت لە هەج شوێنێک بێت ئەبێت دوژمنەکەشی بێ ئەبێ عینەن شتی بۆ بکەیت بەبێ جیاوازی و ئێستا لە سەرو ئەوەشەوە تەمان ئەو کاتە لە قەرنی چوارەوە تا ئێستا ینی حەڤە قەرنی فەرقە ئێستا چی هەیە یاسای چی هەیە پیشەیی هەیە هەر شوێنێک هەر ئیشێک یاسای خۆی هەیە قانونی خۆی هەیە لەگەڵ ئەوەیە تو ئەبێ پەیڕەوی بکەیت
لەبەرەوەی ئەو وەرەقەیەکەوە تەوقیع ئەکرێت کەوا لە ئاخر شتاکە نووسیوە ئەبێت تۆ ڕازیبی بەوەی کەوا بمریت بەڵام مانایەوە نیە دکتۆرەکە تۆ کوژێت بێکمان جاوە ویستم بچینە مەرحەلەیەش ینی زۆر گرفت دروستە بێت ئەوەی کەوتم لە سەرەتای بەرنامەکە قسەمان لەسەرەوە کرد دکتۆر پێش نەشتەرگەری هەمیشە ئێوەی پزیشکان ئەڵێن ئەوەنە کاژمێر نان مەخۆ تەنها ئاو بخۆ یان ئەمە بۆ کەسێکی ساغ وانە بەڵام ئەگەر کەسێک پێشتر نەخۆشێکی درێژخایانی هەبوو و دەرمانی هەبوو بێت پێشتر خوارد بێتی یانەوەی کە تۆ باسیەکەی مادە کوحولیەکان چوزانم بەداخەوە مادەی هۆشبەر هەر بابەتێکی بەکارهێناوە ئەمانە پەلمانە کێشێت بۆ شۆ بۆ مەرحەلەی نێو نەشتەرگەریەکە کە زۆر جار بەداخەوە کەسەکە گیان لە دەسەدا لەبەرەوەی ڕازگۆنەوە لەگەڵ پزیشکەکە لەو شتانەیە بەهۆی نەشتەرگەریەکە ڕوبەڕووی ئەم بابەتان نابێتەوە بۆچی ئەو ماوەیە دانراوە کابێک هیچ نەخۆی بۆی ڕوونکردنەوەیەک بێ بۆ بینەرەکان مەسەلە کاڵی هیچ نەخۆی بەلانی کەم و 8 ساعت بۆ چگەر ئەو زاتە شتێ بخوات دەرمانی بەنجەکە تەمانەتر تۆک و خەوتود لێ ناڵێنەکو مردوو چکە مردووی ئازاکانی هیچ ناگات خەوتویت بەڵام جیازەکان دەمووی ئیشەکات عەزەڵاتەکان هەمووی خاوە بێتەوە کە مەعیدە و پڕ بێ ممکنەوە خواردنە بگەڕێتەوە ناو بۆری هەناست کە گەڕایە ناو بۆری هەناست تووشی چێبی ئیلتیابی سیەکانە بیت گەنجێک لەوانەیە تەحمولیکە وەڵامێکی عمری 50 60 70 بێت لەوانەیە بۆ ئیلتیابە تووشی ئیلتیابی سیەکانە بێ ئەمرێ پێی کە تەسەموم بکات ئەمە یەک ئەوەکسەر چوینە ناو مەرحەلەی ناو نەشتەرگەرێک ئایشە جارێ بینەران مە بزانن بەسەر لە تۆ جگەرەکێشی نابێت گەرە پێشی لە ئافرەتانە تۆ ئەگەر حەبی مەنع بەکاربێنیت ناوێ بیشاریتەوە ئەبێ بیڵێ بۆ چکە ئێمە حەبی مەنع بە هەچ ئافرەتێکە بەکارێ بێڵێ 4 تا 6 هەفتە نابێ بیخۆیت بۆ پێش نەشتەرگەری بەڵێ خۆ قەزێشتی کە نیە قەزێکە لەبەرەوەی مادەی کەوا لە حەبی مەنع هەیە ئەبێتە هۆی ئەوەی کەوا خوێن بمەیە کە خوێن بمێ معنایەوەی تۆ تووشی چیەکە لە ناو بۆرێکانە تووشی جەڵتەتەکە یا جەڵتەی دەماغ یا جەڵتەی دڵ یا جەڵتەی قاچ لە کاتی نەشتەرگەری ئەمرێت بەزە نەخۆشێکەیە نەخۆش هەبووە ئەمری خوای کردووە نەتیجەوەی کەوا حەبی مەنعی هەبووە بەکارهێناوە قسەی نەکردووە ئەو تۆ پلانی خۆتە بۆچی بەکارێنی بەڵام بۆ نێشەگەرەکەی من لەبەرەوە هیچ جەڕاحێک نابێن ئەمەلاتی ئافرەتی بکە کە حەبی مەنع بەکاربێنێت ناشگەر بە پشکنین دەرناکەوێت دکتۆر بزانین ڕازگۆ بێ لەگەڵتا ئەوەی ڕازگو بێ باشترە وانە پشکنینی ناوێت بەڵام پشکنینێک نییە لە پزیشکیا دەریخە ئەمانە تۆ من توزانم تۆ دوێنێ چیت خواردووە بێگومان ئەو چ دەرمانێکی بەکارێناوە حتا بە نەخۆش ئەڵێن چ دەرمانێک بەکارێنی بۆ زەختە بۆ دڵە بۆ شەکرە تەمەن دکتۆری بەنجەکە داوایەکە زیاتر ئەبێ پیشانی بە ئەبێ ڕۆژی پێش ئەمەلیات یا کاتێک کە نەخۆشە نێرین بۆ لای دکتۆری بەنج ئەبێ ئەوانە گڵ خۆیان بەرێ بەس لای ئێمە چی بەکارێنی وەڵا حەبە سەوزەکە حەبە سەوزەکە سوزانین چی بێگومان نازانیت 1000 حەبی سەوز هەیە خۆمە یەک شەریکە نییە بڵێ وەڵی تەواو یەکسەر جاران مجموعەیەکی محەدەد بوو زۆری مانەزانی بەس بەڕاستی ئێستا ماوەش قاو شەریکادە نایزان لەبەرەوە باشتر وایە نەخۆشەکە بڵێ ئەمەیە لای گرانن دەرمانەکەی زۆرە ڕسمی بگرێ و پیشانی دکتۆرەکەی بە بێگومان حتا کاچێ بەلای دکتۆریش نە قەزەی عملیات ئێستا ئاسان هەر دەرمانە بەکارێنی ڕسمی بگرێ و گەروریش بۆ زانی سیڵفێکی دەرمانەکانی ژیانی خۆ ڕاستە مەسەلەن بەنسبەت مکیاجەوە مەسەلەن ئافرەت باشتر وایە پێش عملیات بە هیچ شێوەی مکیاج نەکات یاخود مەسەلەن ئەو شتانەی کە بەکارهێنێ جوانکاریەوە نیە ئەڵقە و شتیوایی کەنە لوتی و ئەمان وچکێمە لە کاتی عملیاتە جیهازی کۆتەری بەکارێنی بۆ سووتان و خوێن نزیف نەبێ لەوانەیە و شوێنە بسووتێنێت نەخۆشەکە پێشەوە خۆی بشوات مکیاجەکە کەمێک جێگەی پێکەینی ناین تۆ بۆ نەشتەرگەریەکی مکیاج بۆچە بەڵام هەر بەڕاستی بۆچی نابێ مکیاج بکات دکتۆر لە کاتی آخر چوو پێش نەشتەرگەری لەبەرەوەی کەوا مەسەلە مکیاجە تۆ کاتە خەوتۆ ئینسان لەوانەیە مکیاجە مەسەلەن حساسەتێکی پێدروستکە یا خوشێتە چاویەوە ڕاست حتا بۆنیش ئەڵێ بەکاری مێنە بۆنیش بەڵێ تەمانە بێت تۆ پێشەوە ئەمەلاتەکە خۆت شت بێ دووشی کردوێ هیچ نەبێ ئاو کێ بخۆتە ئەوەی کەوا جسمەوە ئارەق و ئەو شتانی کە هەیە بەکاری بێنی دەرمانی کوردەواری با بڵین ئێمە هەرباڵی پێڵین ئەوانە گەر بەکاری هێنیت بەلایانی کەمەوە 5-6 ڕۆژ پێشەوە بیوەسێنە بەکاری مێنە بۆ چکە و دەرمانانە باجێکیان تەسیرەکەنە سەر جگەر سەر گورچیلە ئێتۆ ئەگەر هەر بەکاری بێنی مستەمر بیت لەوانەیە تەمان ئێمە کاتی عملیات کاکەین بۆ هەج ئادەمیزادێک فسیۆلۆژێتی جسمی ئەو ئینسانە لە 180ەوەیە گۆڕێ بێگومان لە قەزەی زەختەوەیە هەناسەیانی مقاومەتی بۆ دژی التیابات ئیشی گورچیلەکانی ئیشی دەماغی چکە ئازاریە بێ و نییە تۆ نایاڵی خواردن بخوا لەبەرەوە فسیۆلۆژێتی ئەو ئادەمیزادە پێش عملیات لە 180ەوە و جیاوازە
لەبەرەوە زۆر مزعافاتی شەیەکە لە دوای عملیاتە ڕوایات نەتیجە ئەوەیە یەکێک لەو شتانە بۆ بەسیتی تۆ سڕی خۆڵی ئینسانێکە عملیاتی نەگەی ئەتیاری خواردە خۆیت و هەرسیەکات وەڵام کە تۆ عملیات دەکەین ئەو مادەی بەنجە کە بەکاری هێنیت ئەبێت وەیە گاوڕی خۆڵانە بوەسێ لەبەرەوەی باز عملیاتە بە نەخۆشەڵێن یا بەداخەوە نابێ ئیمڕۆ سپێنێش تاری خۆڵەکان دەکەوێتەوە ئیش اینجا بێ نافخۆیت و ئاو خۆیت ڕاست ئەمە یەک لە بەسیتەکانت کە بوو ئەمە خۆ نەخۆشی نییە بەڵام فسیۆلۆجێتی جسمی ئەو ئادەمی زادە نەتیجەی عملیاتەکە و نەتیجەی دەرمانی بەنجەکە ئەیگۆڕێت دەبڕ تۆ بێ لەسەر ئەوە لەگەڵ یا بڕۆیت باش یا باش ئێمە شتی تر نابوو دکتۆر جان باسکی ببوورە زۆر ویستم مەسەرە پۆینتی کە لە ناو نەشتەرگەریە زۆر جار کەسە گیان لە دەسەدا زۆر خەتاکە و پەنجی تۆمەتەکە بۆ پزیشکەکە ڕاکێشن بەداخەوە جەنتی نمونە هەیە ئێمە هەرڵین تەمەەن بەدەست خۆیە بەڵام ئەبینیت هێرش کراوە دەسەر پزیشکەکە توانە خەتای تۆ بووە تۆ بخۆ لە هۆڵندا پێمە بە 12 ساڵێک لە هۆڵندا وانە ئەم حاڵەتانە لەوێ هەن قەت هەیە بە پزیشکەکە بڵێن خەتای تۆ بووە ئەم نەخۆشە گیانی لە دەستداوە زۆر کەمە زۆر چکە بۆ ئەوان تێگەشتنیان هەیە بۆ مەسەلەکە چکە ئەو کاڵێ من تەوقیعم کردووە بەوەی کەوا ڕازی مەگەر بژمرم مانایە تێگەشتنی بۆی هەیە ڕۆتینی نییە لەوێ پێشەوەژەوە پێت بۆتان ڕوون کردوەوە ڕوونکراوەوە تەمە پێ حاڵەت هەیە سێمە حتا نەخۆش کە مەسەلەن نەخۆشی بڵین جڵتەی دڵی لێەوە جڵتەی دڵ خەتەرە بەڵامێتە تەواری بۆ نمونە تووشی حادیسەیەگە بێ خوانەخواستەوە زاتە تۆ پێ ناتوانانی پێی بڵێ وەڵای هیچ نییە دەی ئێستا مشکلە نییە نە ئەتوانی ئەبێ پێی بڵێ لەوانەیە لەبەرەوەی تازە جڵتەی دڵیەوە لەوانەیە تووشی دڵوەستان بێ و بمرێ شتێک هەیە پێی بڵێن ڕێژەی سەرکەوتنی نەشتەرگەری یان ئەڵێ بۆ منە ئەم نەشتەرگەریە ئەگەری دەرچوونی لە سایە 5 ئەگەری دەرچوونی لە سایە 95 یەک شت ئەزان ئەم نسبە هەیە وەکو پزیشک دیاری کرێ ئەبێ هەش دکتۆرێکە نەشتەرگەریەکە نابێت بە هیچ شێوەیە بە نەخۆشەکەی بڵێ لە سە سەلامەتی بێگومان ئەوە شەرتێکە ئەبێ لە چێتر بەنجەکە بەنجی مۆزوعی بێ دەرزی پشتەکە بێ بەنجی عام بێت نابێ پێی بڵێ لە ساسە هیچ شتێک لە لایەن خوار لە ساسەیش نییە خواتەمان هەیە خوا لای خواست لای خوا نەنا مەبەستمەوەیە هەموو شتێک لای خوایە تۆڵی لە سایاسە نابێ پێی بڵەوانە نابێ بڵێ لە ساسە چکە بۆ لە 1 لە 10,000 تقریبن نەخۆش لە ژێر بەنجا ئەمرێ بێ ئەوەی بزانی سەبەبەکەی چییە ئەو 1 لە 10,000 کەوایە دراساتە تابان لەسەرەوە لە هەژ وڵاتێکا بێ هەر لە وڵاتی ئێمان نییە بەڵام تامان تۆ گەرێکیە نەخۆشی جڵتەی دەماخی هەبێ و نەخۆشی دڵی هەبێت تازە جڵتە لی یابێت یاخو مەسەلەن نەخۆشی سەرەتانی هەبێت کە تۆ عملیاتی بۆکەیت تۆ ناتوانانی ئەمە نیسبەتی نەجاحەکەی ناتوانانی بڵێ لە نەوەیە ئەبێ نیسبەتێک هەیە بە پێی جۆری نەخۆشیەکە ئەتوانی کەم و زۆر تەقریبیە شتێکی هین نییە ینی وەختە دقیق نییە هەر ڕەنگە بۆ مێشک و هێورکردنەوەی نەخۆشەکە بەکاربێ نەخۆشەکەەوە بزانێ مەسەلەن بەزەجارێک نەخۆش کە پێڵێ مەسەلە تۆ جڵتە لێ یا و جڵتەی دڵ و پێڵی وڵی لەوانێ لەژێر عملیاتە دەرنەچێت تۆ بێ قسەیە بکەیت بێگومان چکە تازە لێ یا وەڵامەگەرێک یە جڵتە لێ نابێ پێی ناڵێ وەڵایی لە سانەوە پێنج دەرناچێت نا بە پێی نوعی نەخۆشیەکەیە مەسەلە شەکرەکەی کۆنتترۆڵە بەڵام هەیە شەکرەکەی کۆنتترۆل نییە تۆ ناتوانانی پێی بڵێ دەی سەلامەتەبی هیچ نییە ئیشەڵڵا کۆنتترۆل یەکەین تۆ بێ پێش ئەوە هەمووی بە استیقرارکەیت و بزانیت مەسەلە زۆر کەسەیە حەبی کۆرتیزۆن بەکارێنێ من دکتۆرەکە ناڵێ ئەمە مصیبەتێکی گەورەیە تۆڵێ حەبێت چیە دوان چیەکەی خوا بەڵاموانەی کەوا بە شێوەیەکی درێژخایان حەبی کۆرتیزۆن بەکارێنن جسمیان ئیحتیمالێکا لەسەرەوە حەبە لە کاتێکا کە من عملیات یەکەم ئەگەر پێش عملیاتەکە دکتۆری هەناوی کۆنتترۆلی ئەو کورتیزۆنم بۆ نەکە من ناتوانم عملیاتی کەم چکە لەوانەیە لە کاتی عملیاتە زەختی دابەزێ و تووشی جڵتەی دڵێتەکە زۆر زەرور بێ دکتۆرجا ینی ناچار نەشتەرگەرەکە ئەمڕۆ سپینە بکرێ سیرێکی لەولاوە حەبی منەی خواردووە لەم لاوە کۆرتیزۆڵەکەی کاتە ئەو وەختە چۆنڵێەوەما على الرسولی لەلبەلاغ ئەو کاتە لە حاڵەتی کتوپڕاتۆ بێ بە نەخۆشەکە بڵێیت تۆ لەبەرەوەی کەواشتەکە و کتوپڕە ئەمانە ممکنە لەبەرەوە بێ زۆر زۆر لای ڕوون بێت و چاریشی ناچارە هەرەوێ بیکات چکەگەر نەیکا لەوانەیە مەسەلەن ئەو حاڵەتی مەسەلەن ڕیخۆڵی داخراوە تووشی گانگرینە بێ ئەمرێ تەسەومەکەەوە ئەمرێت یا فیشێکێکی بەرکەوتۆ نەزیفی داخلیە یا بە حادیسەیەکی سیارە تۆ عملیاتی نەکەی ئەمرێت
لەبەرەوە ئەو نەخۆشە و ئەو خزم و کەسوکارە ئەبێت تەقبولی ئەوە بکەن ئەو واقعە بکەن چکە یەک شت هەیە دکتۆر ئێمە ئەوەی کەیکەین وەکو جەڕاحێک معنای ئەوە نییە کە ئێمە ئەو نەخۆشە ئەەکەینەوە بە کوردەکەی خۆمان گوێزی ساخ شتیوان نییە ئێمە وەسیلەیەکین لە ژیانە خوا دیارە ئەو ڕیسالەیە یاوە بە ئێمە کەوا ئەبێ یارمەتی ئادەمیزاد بین بۆ ئەوەی کەوا ئەو مشکلەی کەوا هەیە تا بتوانین حەلیکەین و ژیانێکی پێ بەخشینەوانێ بۆی کەوا بتوانێت ژیانی ڕۆژانەی بکە ئەما بڵین ژیانی بەوە درێژەکەینەوە یاخو کورتیەکەینەوە ئەوە لە دەست پزیشکی نەشتەرگەریان نییە هەتر هەج نەشتەرگەریە بێتاوان چەندی محازەڕەکانی زانکۆمان باس کردو تا ئێستا لە 4-5 دیکە بە باسی قۆناغی ئاخیریش بکەین واتە پاش نەشتەرگەری پاش نەشتەرگەری کە لای خۆمان زۆر ئەمە باوە هەر نەجاتی بوو لە نەشتەرگەریەکەی تە پێی وایەت خۆ نەجاتی بوو چەند گرنگە ئەمە زۆر نەخۆش زۆر میمە کە نەخۆشەکە پێشەوە دکتۆرەکە پێیوت بێت چکە تۆ عملیاتێکی بۆ نمونە فتقەکەی تۆخۆ ناکەی مەسەلەن تووشی تەسەمومی خوێن بێ بەڵام من عملیاتی مەسەلەن جەراعەتێک لە ناوسکابێ یا سەرەتانە لە ناوسکابێ و ڕیخۆڵا بڕم و ڕیخۆڵە بەیەکەوە بەسمەوە ئەمە چانسی ئەوەی هەیە کەوا ئەو بەستنەوەی ڕیخۆڵەیە بچڕێ و بڵێن لیک بکە و لێ بێتە دەرەوانێت تووشی جەراعەتی ناوسکی بکات و لەوانەیە عملیاتی کەی بی و تووشی تەسەمومی کە یاخو زۆر حاڵەت هەیە مەسەلەن جیسمی وەکوتمان لە کاتی عملیاتەوە طبعا عملیات هەیە 2 ساعات 3 ساعات 6 ساعات زیاتریش تەمەنەوانی دکتۆری دڵشتەکان کەیکەن فسیۆلۆتی جسمی ئینسانە گۆڕێ لەوانەیە لە کاتی عملیاتەکە هیچ شتێک نییە بەڵام کەیتە دەرەوانێ ئەو زەختە فسیۆلۆجیی کە لەسەر خودی ئادەمیزادەکە خۆی هەیە ببێتە هۆی ئەوەی کەوا زەڕەباتی دڵی منتەزەم نەبی و یا یەکسەر جەڵتە لێی بە خۆ تۆ مەسەلەن من عملیاتی ڕیخۆڵاکەم خۆ دەستکاری دڵم نەکردووە بەڵام چونکە خودی هەموو ئادەمیزادێک ئەو گۆڕانکاری بەسەر دێت لە کاتی نەشتەرگەریەکە ممکنە ئەو دڵە بوەستێت یاخو مەسەلەن کڵۆیەک خوێن دروست بێ لە ناو بۆری خوێنیا لە ناو دڵیا ببێتە هۆی کەوا جەڵتەی دەماغ لێی بە یا جەڵتەی ڕیخۆڵەکان یا جەڵتەی سیەکان بازێکی مەسەلەن بیستیکەوە وەڵا وەزعی باش بوو قسەشیە کرد و نانیشی خوارد و کەچی ڕۆژێ 2 ڕۆژ دوایە لە پڕ مرد ئەخرەمە ئەسبابی هەیە سەبەبەکانشی یەکێکە لەوانەکەوە لەبەرەوە تۆ نەخۆش تاوەکو متەئەکید نەبیت نابێ بینێریتەوە ئەو شتانی کەزانیت شتەکان پێمە ڤایتەڵ ساینێن ئەو شتانی کەوا حەیویە زۆر مهمە لە جسمی ئادەمیزادە کەوانە هەمووی کۆنتترۆل بوو اینجا ئاڵین بڕۆرەوە بەڵام تامە شتێکی من بیڵێم لێرانەیە شرت نییە ئێمە نەخۆش دامێ بینێرینەوانێ بۆ ماڵەوە لە وڵات ئێمەیە وایە بەڵام لە دەرەوەی وڵاشتێکی زۆر جوان هەیە پیانڵەن دارت تەمریز یعنی ئێمە زۆر جار نەخۆشەکە مەسەلە جاری وا هەبووە تەوان کەم لێ ئیشم کردو مەسەر وتمە نەخۆشە با بڕاتەوە عملیاتی تەوا پێویست نیوتیانە نا کە ڕۆژی دوایی هاتوومە توانێت سێرەکەم نەخۆشەکە هەر لەوەیە وتم ئەی باشە دوێنێ باسمان کرد تەمانەوە خوێ قەراری یە کەس نییە بە گروپ دانیشین وتمان بڕاتەوە یامد لەوە فێرون وتیان دکتۆر ئاخرەمە کارڕاتەوە کەس نییە لە ماڵەوە ئاگای لێوێ کەس نییە تەداوی بۆ بکات ئەی تۆ بێ مەرحەلەیەکت هەبێ کەوا پێشێ بچێتە ماڵەوە ئەوە بکات لە وڵات ئێمە ئەوە نییە تۆ لە خستەخانەش هێڵی تۆ خستەخانەکان خۆ تۆ ناتوانانی بۆ بڕیکەی تۆ چکە وتە مەجای ئەوەت نابێ یارمەتی نەخۆشی کە بۆی نەشتەرگەری بۆکەی بۆ دارە تەمریزە ئەچێتە ئەوێ لەوێ تەمەن تیمی خۆی هەیە دکتۆری خۆی هەیە تەداویەکە و تابعەیەکە و تابعی دەرمانەکانیەکە و ڕەبتی هەیە لەگەڵ تۆیان معلوماتەکە دەیاتێ بەڵام لای ئێمە چییە لای ئێمە کاچێتە ماڵەوەی تر احتیمالە کاتە سەر ئەوەی کە لە چواردەورێتی چەند وریان چەند زیرەکن کەوا شتەکان بە تۆ بگەێنن دەست و چاو خۆش دکتۆریان دکتۆر مژدە ئیسماعیل محەممەد ڕەشان جەنابتان سپۆڕی نیشتەرگەری و قەڵەوی کۆندامی هەر سوجگەر زۆر سپاس بە وتەکانت هیوادارین لە سایەدی محازەڕەکانمان باس کرد دووبارە دەستە خۆش بێ زۆر بەخێر بێ زۆر سپاسانەکەم بۆم ئینتەرویوەکەوا کردمان سەری ساڵیش تازی نزیکە پیرۆزبایی سەری ساڵی تازەتان لێکم و هیوادارم هەموو ئادەمیزادێک تەندروستی باش بێ و لە خۆشی و خۆشەویستیا بژین قوربانی توێن دەستەکانە خۆش بە دکتۆریان زوبارە سپاس